You may be born a pauper, but you still can be a prince. تاین کوێم بۆ ڕاگرن پێتانی ڕادەگەێنم کەوا جەنابی شا زۆر خۆشحاڵە کە لێرکوانە سەرگەڵادە هەیشێتی بێمێشێ تازە کوڕی یەکەمم بووە دەی بڕۆ زوو ئەمڕۆ خراپترین و ناشرین کارت ئەنجامدا بە هەرحاڵ بەخێر بێن بۆ شارەکەمە ڕاتان چۆنە جوانە وانە چەند کارێکی ناشرنە چی بەسەر ئەو کوڕە هاتووە بەڵێ ئەوە خۆەتی ئەمە هەوە ئەمەش ئەو شوێنەیە کە چیرۆکەکە لێرە ڕوویدا دەی با بڕۆی بەڕاستین مایشێکی جوان بوو ئەو چیرۆکەی بۆتانی دەجێڕمەوە لە نێوان کوڕی پاشاکەمان و کوڕی ئەو پیاوە بێڕێزە چیرۆکی شازادە و کوڕاژارەکە چی دەڵێن گوێتان لەم چیرۆکە بووە نەخێر باوەڕ ناکەم چونکە ئێوە ڕاستیەکان نازانن خێراکەن بەردەوام وەرن ئەو ماڵی کینتیە چیرۆکەکە لێرە دەست پێ دەکات زۆر لە مێژ نییە بەبیرتان دێت لەوانەیە 100 ساڵ زیاتر بێت بەڵام ئەوە گرنگ نییە وانە لەبەر ئەوەی ناوڕۆکی چیرۆکەکە گرنگترە فەرموو ئێستاش لەگەڵم بێت بڵێ ساچی دەوێت کانتی 400 شوقم دەوێت لەسەر کەناری دەریا لەگەڵ 100 خزمەتکار تۆ چیت دەوێ ها؟ دەزانی کە من هیچ شتێکم ناوێت تەنها ئەوەی کە هیچ سێوێک لە گیرفانت نەدۆزمەوە واز دەکەم سێوێکی بۆ گەن بوو خواردم تۆم نان بێت ئێوە لەکوێن؟ باشە چیتان هێناوە ها؟ چارەکە پێنجێک باوکە نیو پێنج باوکە هەر ئەوەندە لەوانەکانم فێر بوون من دڵنیام کە تۆم لە ئێوە باشترە بەم بۆنەیەوە تۆم لەکوێ ها؟ وابزانم لە پەنە دیوارەکەی نزیک پردەکەیە تۆم کێنتی تۆم کێنتی ئێستاس بەڕێز میری هەزاریتان پێشکەش دەکەم ئەوە میری نەبوونی و هەزاریە ئەوە سازادە تۆم هەر ئێستا تاوانباری یەکەمم بۆ ئامادەکەن تاوانەکەی ئەمە چییە؟ لە کاتی تێپەربوونی پاسا تۆم سەری ڕێزی بۆ دانە نواندووە بەڕاست بیخەنە زیندانەوە بەڵام هیچ زیندانیەکمان نییە زەنابی پاسا تۆم دووبارە گەڕانەوە ئەوە تا لەوەیە باوەڕ ناکەمەوە باش بێ تۆ لێرە تاوانباری چۆن دەتوانی بەرپەرچی فەرمانەکانی پاچا بدەیتەوە لەگەڵ ئەو مشکانە لێو شوێن من ئەوە دەچمە باڵەوە باشترە گوێ بگرن ئەوە زەندی ئێوارەیە خواردنی ئێوارەم لە دەست دەچێ بۆ ئەم سەونانمان هەیە درەنگم بەسەر هات کاتم نەما دەبێ بچمە شوێنەکەم کەواتە بۆ سبەی هەرچی زووە بڕیارەکە لەسەر جێبەجێ دەکرێت سەرەکەم دوورکەونەوە دوورکەون دەی
بۆچیت بەسەراتوە کوورە ها گوێت لە هاوارم نەبوو ها داوای یەبوردنت لێ دەکەم باوکە بە سوالکردن سەرقاڵ بووم یارمەتی تکایە یارمەتی هەژاران نادەی مناڵێکی برسیم چیت پەیدا کردووە ئەمڕۆ کاری باشم نەکردووە باوکە پێ ناچێ خەڵک پارەی باشان نابێت هیچ تۆ بە درێژای ڕۆژی چیت کۆ نەکردوتەوە خەڵک بە باردۆخێکی سەختتا تێپەردەبن دەرم دەکەن و ڕێکان لێمەوە حەزیان لێم نییە لێم تێدەگەی بەڵام تۆم کەس پارە ناداتە کوڕێک ئەم جۆرە زلانەی لەبەر بێت ئەوە چییە ها دەتەوێت کەسایەتی پادشا بنوێنی ها چۆنت زانی باوکە ئەو یاریانەی تۆ بەهۆی یاریەکانت لە برسان دەمرین کانتی تۆم لە کاتی خۆی هاتن ئای مریشکم بۆتان ئامادە کردووە منزەڵەکەم گۆڕیوە بۆ هۆی کەمی کەرەستەکان چونکە مریشکمان نییە بۆ ئەو کوڕە تێنەکەی ناخواردن هەموو ئێوارەی لێ قەدەغەیە دڵ فراوان بێکوەکەم ئەم شەوانە یۆنانی دەخوێن باشە ئەمەی خۆن تۆ وانەکانت کوڕەکەتان تێک داوە باشە تکایە باوکە لێم تووڕە مەبە خوا بتپارێزێ نامەوێت بێت لەو جۆرە بۆ چونانە بکەیەوە من هەردەم هەوڵم داوە جیرفانەکانت پڕپارە بێت تۆم هەندێک خواردنمان بۆ هەڵگرتووی دایکم بە ئاوی گەرم لێی ناوە سپاس نان سپاس بێت ئێستا بڕۆم با باوکم نەتان بینێ چاوەڕێکە تا سێمی جامەکە بهێنیتەوە لەبەر تەمەڵیت بڕۆ ئەو گوندا خەڵکەکانی دڵیان گەورەیە جیرفانیان پڕە تێگەیشتی بەڕاستی هەندێک جار بیر دەکەمەوە دەبێ ئەوە بەڕاستی دەبێ کوڕی من بێ ئەی خوایەکیان ئەو شارە جوانە ناوی چییە؟ وتت شار نابینی ئەوە تەنها خانوێکە هی کێیە؟ نازانی؟ پێش ئێستا نەهاتومەتە ئێرە ئەوە خانووی پادشاکەمانە بەڕاست چەند کەس لێرە دەژێ؟ وابزانم 20 کەس بەڵام چۆن ژمارێکی ئاوا لە یەک ژووردا دەبێت؟ گوێم لێ بووە کە هەر یەکێک ژوورێکی تایبەتی هەیە تۆ گاڵتەم لەگەڵ دەکەی؟ نەخێر بەڵێ نا ئەوە نابێ ئەوە دەبێت دڵنیای؟ من دڵنیە هەر یەکێک ژوورێکی تایبەتی هەیە؟ ئەوە سەیرە ئەگەر بمتوانێت زیاتر ببینم هی لەگەڵ تۆمە ئەوە هەڵسوکەوتە هی سوال کرد گرنگ بە خۆت بدەیت باشتر نییە دامگرە توانیت کاری خۆت بکەی بۆ وای لەکەی دەرگاکەی لێ بکۆ بابێتە ژوورەوە ئەو کاری بە باوکم هەیە بەڵێ لەگەڵ پاشا چاپێکەوتنم هەیە دەرگاکە بکەوە بابێتە ژوور بگورن لەگەڵ پاشا چاپێکەوتنم هەیە تۆ ماندوو برسی دیاری کوڕەکە؟ ئۆ زۆر ماندووم گەورم وەرە گرنگیت پێ دەدەین خواردنم بۆ بێنە ژووری خۆم ژەمە خۆراکێک بۆ ژووری پاشا خواردن بۆ ژووری پاشا خواردن بۆ ژووری پادشا خواردن بۆ ژووری پاشا دەیهێنن؟ دەبێ خواردن بۆ ژووری پاشا بێنن هێنایان ناوت چییە؟ تۆم کێنتی دەتوانم ئەو خواردنە تام بکەم چی پێ دەڵێن؟ گۆشتی وشک ڕاستە لەسەریم خوێندوتەوە هەرگیز گوێ لەو ناوە نەبووە
وەکو بەراز دەخوات. دەڵێ دیوت بەخوات بەڕاستی من ئاسوودە نیم لەوەی کام زۆر و تەدان لەگەڵم باش سەرت بدە. دەزانی لەوە دەچێ لەمە پێستۆم بینی بێ منیش بیرم لە هەماشت دەکردەوە بەڵام حەزم نەدەکرد باسی ئەو بکەم تۆ بڵێ بە لێستێکترمان بینی بێ باوەڕ ناکەم بەڵام کەی و لەکوێ نازانم لەوانەیە هاوڕێکی هاوبەشمان هەبێت تۆ لین و مۆرلی یان هێرفۆر دەناسی نەخێر ئەی تۆ جێتم فێشتان دەناسی لە شەقامی ڤاریک دۆم باوەڕ ناکەم لەکوێ دەژێ لە کۆشکی زبڵدانەکان گەورم لە تەنیشت کۆڵانەکە لەبیرم نییە چووکمە ئەوێ دەبێ بیر بکەیتەوە کە چووی یان نا باوکە چی کارەیە؟ ڕاستی ئەو بە پلەی یەکەم سەرقاڵ بێزارکردنی من و دوو خوشکەکەمە زۆردان لێ دەدات بە بەردەوامی ناگەورم لەبەرەوەی هەندێک کات دەخەوێت دەتوانم ئەوی نا ئەو کاسەتان بکەم شۆرباکە مادی بەهێزکەری تێدایە باسی شوێنی نیشتەجێبوونتم بۆ بکە ئەوە زۆر بەتامە هەندێک یاری تێدایە وەک مەیمون و شتی وە ئەوانش گیانداری سێرین گەورم زۆر چاکە زیاترم بۆ بڵێت تۆم ئێمەی کوڕان هەندێک جار پێشبڕکێ دەکەین بزانین کامان خێراترین چەند خۆشە بەردەوام بە هەندێک جار لە ناو ڕووبار مەلە دەکەین تۆ نایکەی ئەی چۆن پاشان بە خۆڵ یاری دەکەین ئەو شوێنی لێ دەژێن خۆڵی زۆرە ئەوە زۆر نایابە ئای ئەگەر بتوانێت جلی وەکو جلی تۆ لەبەرکەم و بە خۆڵ یاری بکەم و لە نێو پەنجەکانم هەستی پێ بکەم منیش حەز دەکەم بۆ جارێکیش بێ جلی وەکو تۆ لەبەرکەم بە هەر ئێستا و کارە بکەین different direction. Seeing you is like a reflection in a mirror on the wall. Shooby-dooby-doo-doo. And if we should imitate each other, you could not tell one from another, and not a soul would guess at all. It's amazing. So let's become each other's counterpart. You mean trade places? We got the same faces, so let's change places. They'll never tell us apart. If I were you and you were I'd have the best that money can buy. Some nice soft shoes for my frozen feet, and at least I would have me some food to eat. If I were you and you were me, I'd know a day that's happy and free. With all my troubles upon the shelf, I'd at least have a moment all to myself. Rich is terrible, poor is worse, but I think it's bearable if you can put it in reverse. If we just change places for a little spell, I know the difference would do us well. We change right back with no harm done, and in the meantime we could have a lot of fun. So let's change places now. Change places now. Change places now. Change places. Shooby-dooby-doo. چەند جوانە ئەو جلانە بۆنێکی تایبەتیان لێوە دێت بۆنێکی ناخۆشە بۆنی گوڵ و گوڵاو لەم جلانەوە دێت ئێستا زانیم بۆ شەوت لەلام ناسراوە تۆ بە تەواوی لە من دەچی تۆم لە ڕاستیدا زانی مێکێکمان بەوەی تر دەچین بەڵام پلۆ پایم ڕێگەم نادەن ئەم جۆرە قسانە بکەم وابزانم هی تۆیە بەڵێ هی منە لە شوێنێکی ئارام دایدەنێم ها تۆم دەستت خوێنی لێ دێت هیچ نییە برینێکی بچووکە لەو کاتەی پاسەوانەکە دووری خستمەوە بریندار بووم هیچ نییە بە هیچ جۆرێک ناتوان بەم شێوە مامەڵە لەگە خەڵکدا بکەن بەڵام هەر ئێستا دەرگاکە بکەنەوە تۆ ئەی پاسەوان دوای سوال کرد دەبێت نرخی ئەوە بدەیت کە لەگەڵ شازادە تووشی گرفتت کردم تێگەیشتی تۆ من شازادە وێڵزم بەڕێز و خاوەن کەساتی چۆن وێرای وا بکەی دەبێت لە سێدارە بدرێ دەبینی دوورکەوە ئەی سوالکەری ناحەز دوورکەوە ئەی سوالکەری شێت باشە سەیری چی دەکەی؟ دەرئەنجامی خراپە بۆ چەندنەوەیەک جێگای داخە ئەی بچکۆل بەم شێوەیە مەوەستە
نابینی زۆرم تینوە؟ بەڕاست تین و دیاری هەر ئێستا ئاوی گوڵم بۆ بێنە ئەی پیاو تۆ کوڕی جۆن کانتی وەک پادشا فەرمان دەکەی؟ ئەو پیاوێکی نەفام و گێلی من پادشام هەی گێلە هەندێ ڕێزت هەبێ پاشا لێرێ و تێنوویەتی وەرن سیرکەن هیوادارم ئەوە تێنوێتیت بشتێنی شازادەی بەڕێز لە ڕاستیدا بە ڕوانگەی من ئەو خەڵکە ژیانێکی پڕ لە هەژاری و کەساسی دەبەنە سەر ئێستا پێم بڵێ تۆ لێرە چی دەکەی بۆ ئەوە تەمبەڵ بووی ها تۆ نەنار بۆ گوند تۆ کێ بەم شوازە قسەم لەگەڵتا دەکەی من چێم چی دەڵێ مەبەست چییە بووە دەڵێ ها ڕاوە چیت بەسەر هاتووە من یەکەم جار پرسیارم کرد دەتەوێت لێت بدەم بۆ شێوازە قسەم لەگەڵ دەکەی ئەو بە کێ دەڵێ ها بێگومان تۆ دەتەوێت چی بە کوڕتاقانەکەم بڵێم ها کوڕی تۆ شێتی باز زیاتر تووڕە نەبووم تۆم تۆم کێنتی کەواتە تۆ باوکی تۆمی من باوکی تۆم کوڕەکەم چیتە کەواتە تۆی لە کوڕی خۆت دەدەی خۆت بە خۆشحاڵ بزانە چونکە لە سێدارم نەداوی ئەی پیاو ئەوەندە بەستا با بگەڕێنەوە بۆ ماڵەوە تا بە قامچی لێت بدەم دەی بەرەمدا کەسانی وەک تۆ شانی ئەوەنین دەست لە شازادە بدەن چیم پێت وت کەی کاتێک ئاگادارم کردی لە چی لەو جۆرە یاریانە یاری چی ئەو یاریانە زۆرم گوێ لێگرتووی دەبێ بگەڕێمە بۆ کۆشکەکەم کۆشکەکەت بۆ ئەوەی بتوانم فەرمانی گرتنت دەربکەم کوڕەکەم دەڕێچنەوە کە چۆتە ناو لەشت ئارام بە بەرەمدا ئەی درڕندا دەتبەمەوە ماڵەوە تا هۆشت بێتەوە سەرخۆ ئەگەر دەستم بەر نەدەی ئەوە بۆتی دەبڕمەوە ئەوە بگرە هاوڕێ ئەوەش پێناچی حەزت لە بەرەنگار بوونەوە بێت دەبێت کەی پاشا بگەڕێتەوە کاتێکی زۆرە ڕۆیشتووە دەبێت ئێستا بڕۆمە پەنای دیوارەکە باشترە بە دوایدا بگەڕێم دەتوانین یارمەتیت بدەین؟ ئەگەر دەتانەوێت یارمەتی بدەن من لە کەسێک دەگەڕێم کەمێک پێش ئێستا لێرە بوو ها چی ئەی شازادە؟ ئەمە ڕاستە بمبورە بەڵام چی ڕاستە؟ شازادە بەڵام تۆ شازادە؟ نەخێر من شازادە نیم لە کەسێک دەگەڕێم بەجلی هەژاریەوە دەرچوو بەڵێ مەبەست سوالکەرەکەیە دڵت هیچ نەکە پاسەوانەکان گرنگی پێدەدەن هەنا ئەی چۆن شازادە؟ شازادە؟ من ئەو نیم لە ڕاستیدا مەبەستم من سوالکەرەکە بووم ئەو من نییە من ئەو نیم نابێت تێگەیشتیت؟ چیت لێ قەومەوە شازادە تۆ سەلامەتی؟ دوای کەمێکی دی باش دەبم دوای ئەوەی کوڕەکە دەدۆزمەوە بەڵێ دەتەوێت پزیشی تایبەتی پاشای بانکەم؟ پێویست ناکات پێگومان نا؟ لەوە دەچێت شازادە تووشی زەبرێک هاتبێ یا دووچاری نەخۆشیەک هاتبێتەوە بەی شێوەیەک باسی نەخۆشیەکەی شازادە مەکەن بە جۆرێک مامەڵەی لەگەڵ بکەن وەک ئەوەی هیچ ڕووی نەدابێت نەوەک تووشی گرفتی بکەن من دڵنیام دوای ماوەیەکی کەم چاک دەبێتەوە هەرچێکتانم پێگوت بە تەواتی جێبەجێ بکەن ئاشکرایە؟ دەستگیرم دەکەن بەنوادنی کەسایەتی شازادە تۆمەتبارم دەکەن بێگومان لە سێدارم دەدەن تۆم چاکبیر بکەوە دەبێت شتێ بکەی بەڵام چی بکەم ئەی خوایە گیان چی بکەم؟ کیا لێرەیە تکایە تۆ کێی؟ تکات لێ دەکەم بەڕێز مەبەستم خراپە نەبوو بەڵام خراپەکە ڕوویدا تەنها یاری بوو ڕابواردنێکی بێمە بە بڕوان پێ بکەنە ڕاستە تۆ لە کوێشێکی گەورەدای لە شازادە بپرسن ئەو هەموو شتێکتان پێ دەڵێ لێرە نیایی پیاو ئەی نادیارەکان لە هەرکوێ بن هەرچێک بن دیارکەون با ملکەچی فرمانەکانتان بم دەی زۆر باشە هاوڕێوە دەکەین سڵاو هاوڕێ بمبەخشە با خاتونەکەمت پێ بناسیێنم کە دیاری شای دانیمارکە بۆ شازادە سڵاو هاوڕێمان سلیپەرز لە کەنارەکانی ئیتالیا هاوردە کراوە سڵاو هاوڕێک
یەکەمان من یەکەم جار قسە دەکەم چی دەڵێ هەریێستا بگەڕێەوە دیسان وەزە قسەی بێمانە بێنە پێڵاوی چەپ نازانێ پێڵاوی ڕاست چی دەکات ئەوە هەمان چیرۆکە ئێستاش لۆکراونت پێشکەش دەکەم دیاری باڵیۆزی ئەفریقیا بەدیدارت خۆشحاڵم ئەی سوال کرد ئێمە قسەمان لەگەڵ دەکرد بەڵام تۆ وا ناڵێ من مەرز نییە کارەکە تایبەت بێت گەورم پێڵاوی ڕاستش نازانێ پێڵاوی چەپ چی دەکات هەمان چیرۆکە ئێستا چیم لێ دەکەن ها؟ چی؟ ڕاستە ئێستا چی لێ بکەین؟ بەڵێ ئێستا چ دەکا؟ مەرز نییە شتەکان تایبەتی پێپەرن چەند ڕاستیەکە هەیە راستی ئەی نابێ ئەم ڕاستیە بە هەمووان بوترێت؟ چیرۆکەیەکی باشە دەچ بە هەمووان دەڵێ نەخێر من دەچم نەخێر تۆ نازانی با قسە بکەی لەبەر ئەوەی زمانت ئەوە بەستراوە گەڵتێکی شێتانەیە بەڕاستی تۆ خراپی دەی لێم نزیکەوە دەی دەی بە لێدەن دەی بن ئێوە بیر لە دەرەنجامی ئەو کارە ناکەنەوە هاوڕێ پێتان دەڵێ بەباشی بن لە دەرەنجامەکان بکەنەوە ئایا چی ڕوودەدا دەگەر ڕاستی ئاشکرا بێت و خەڵکی بزانن کە پادشا مێرانگیری نییە وڵات تووشی هێرش دەبێت شەقامەکان دەشێوێت جارەکەمان سلازا دەبێت ئێستاش ئێمە لەبەردەم کێشێکن کە بەرەنی باشایشی وڵاتەوە هەیە ئەی خوای گیان هەرگیز بیرم لەمە نەدەکردەوە ڕاست دەکات پێویستە لە پێناو شازادە یارمەتی ئەو سوالکەرە بدەین واتە دەستگیرم ناکەن؟ بێگومان نەخێر هاوڕێمان بە دڵنیایەوە یارمەتیت دەدەین ئێستاش دەست بە کارەکە دەکەین کارەکە ئاسانە تۆ تەنها جێبەجێ دەکەی Do and do like I say. With our example, you never go astray. Follow my every move, see who play. Just do like I do and do like I say. Do like I do and do like I say. With our example, you never go astray. Follow my every move, see who play. Just do like I do and do like I say. At dinner when you dine, at supper when you sup, stick out your pinky when you lift your cup. And walk like a king, there isn't any other. Put one shoe in front of the other. Have a royal bearing about you. They'll think you are a king, they'll never doubt you. Do like I do and do like I say. With our example, you never go astray. Follow my every move, see who play. Just do like I do and do like I say. And if you must decide, and if you cannot wait, think like a leader and a head of state. So don't even think that you can slip up. Keep that stiff upper lip up. Let your subjects know that you love them. Just look them in the eye or look above them. We'll help you to be a ruler. We'll walk you through every task. The kingdom will think you're cooler, and they'll do anything you ask. Do like I do and do like I say. With our example, you never go astray. Follow my every move, see who play. Just do like I do and do like I say. And do like I do and do like I say. And do like a ba 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 da ba da ba do da. Yeah. شوێکی درێژ دەبێت بەڕاستی شەوێکی زۆر درێژ ئۆی ئەمە تۆی جەنابی شازادە ئەگەر بەڕێستان لە کارەکانی ئێرە تەواو بوون پێویستە ئامادە بی ببوورە گەورم دەترسم لە بیرم تو بێ بۆچی ئامادە بم بێگومان بۆ تاجپۆشینی پاشایەتی تاجپۆشینی پاشایەتی؟ بەڵام تاجپۆشینی پاشایەتی چییە؟ لەم شەوە ئاهەنگگێران دەکرێت لە فیستیڤاڵی ئاگری نەخێر ناتوانم لەوە ئامادە بم نەخێر ناتوانم بە هیچ شێوەیەک بەڵام هیچ چارەیەکت لە بەردەم نییە نەخێر لەبەر ئەوەی من شازادە نیم بێگومان لە سێدارە دەدرێم بوەستە لەسا خۆ خێرا بەبە تووشی سەرسووران دەبم بۆچی دەچیستە بوەستە ئاخوای جان ناتوانم ببینم ئەگەر گەیشتی پێمان بڵێ دەبێ بەر لەوەی بگاتە دەرگا بیوەستێنین تۆ لەو لاوە بڕۆ تۆش بەم لایەوە بڕۆ زوو بەدەی
گەورم تکە لە دەکەین ئەم نواندنەتەوە بکەین لەبەر خاتری پادشا. وە شازادەش لە بێناوی وڵاتیش. چیان بەسەر هاتووە؟ هیچ گەورم. ئەی خوایە وەڵەکە خۆی قسە دەکات. بۆچی نان ناخۆن؟ چاوەڕێت دەکەم تۆ دەست پێ بکەیت. سەیکە تەماشۆیکە. ئەمە زۆرە زۆری خایە ناتوانم چیتر بەرگە بگرم. چەقۆیەک بۆ نان، چەقۆیەک بۆ شیرینی، کەوچکێک بۆ سۆربە، چەنگاڵێک بۆ زەڵاتە، چەنگاڵیش بۆ گۆشت، چەقۆیەکی تایبەتیش بۆ بڕین. ناتوانم تەماشای ئەمانە بکەم؟ ئەی خوای جان کۆتاییمان پێهات هاوڕێکەم. دیارەوەی بیسمەڕاستە شازادە شێت بووە. ئەمە شەرمەزاریە. شازادە دەیەوێت ڕەفتارێکی نوێ بێنێتە ناومان. ئەو ئاشکرایە؟ ئەوانەیە ئەم شەو شازادە ببینی. ئەی گاڵتە چی؟ منوا لە تەنیشتی تۆم. ئاگادارم نەکردی دەی بەسە سەرنجی خەڵکمان بۆ ڕامەکێشا. ئەم شەو زاتایەکی زۆر هەیە دەبێ بیان دزی. خێرا کە تۆ ئەمە دوایین جارە پێت دەڵێم ناوم ئیدواردە نەک تۆم. من ناوم لێت ناوە باشی دەزانم چی دەڵێ. تۆ پیاوێکی شێتی. دەی خێرا بە بڕۆی دەی. ئاهەنگی دەریایی دەست پێ بکات. من تۆکێنی کوڕی سوالکەرم لە دایکبووی گەڕێکێکی هەژارم و نەقمی هەژاری بوومە. ئامادەی ئاهەنگێکی گەورە و خۆشی لەم جۆرەم. لەبارێکی ئەوە باشترین چارە ئەوەیە کە ڕابکەی. دەبێت لە سێنارە بێرێ. تۆ دەبێ ئەوە بزانی کە من دزنیم تێگەیشتی؟ ئەوەی بنە. ئەی دز ئەمە دوام چیسەمە کە دەیدزێ. بەسیکەن ئەو منداڵە دز نییە. بەڵکو ئەمەی ڕای کرد دزە. بەلایانی کەم یەکێکتان تێدایە خاوەم ئەو خەڵکە باشەی چاردەورت دەبینی؟ بەڵێ لێکدانەوەی ڕوخساریانت خوێندێتەوە؟ ئەوان ئازار بە شازادە ناگەێنن؟ نەخێر بەڵام ئەوان سوالکەریان بە خۆیانە بەرامبەر خۆیان بینیوە ڕەنگە بیگرن پارچە پارچەیکەن بۆیە باشتر وایە لەگەڵم بیت دەی با هەر ئێستا بڕۆین لەوانەیە ئەو باشتر بێت چەند خەون دێت من زۆر ماندووم کاتی نانی بەیانی بە ئاگام بێنەوە گوێ لێ بوو ئەوە مناڵێکی بەسە زمانە جەستەی زۆر ماندووە هەروەها بیریشی ماندووە وا دەزانێت کە شازادەیە ئەگەر پێویستی بە خزمەتکارێکی باشە بێت من دەمە خزمەتکاری و لە لاشی دەمێنمەوە تا بە هۆشخوو دێتەوە کارەکە زۆر بە باشی بەڕێوە دەچێت لەوەی من بیرم لێ دەکردەوە خاوشکۆ باوکە دەیەوێت ئێستا بتبینێ
باوکم لێرەیە؟ ئەی دەبێت لەکوێ بێت؟ ئەوە باش نییە نەخێر. هەرگیز باش نییە. باشتر وایە خێراکە گەورم لەبەرەوەی حاڵی باوکت باش نییە دەی تکایە. دوجار کە بینیم لە حاڵێکی زۆر باش بوو لەبەر ئەوەی لێدانێکی زۆر باشی لێدام. باش ئەو نابینی؟ دەچیتە لای خاوەنشکۆ. ئۆ نا ئۆ بمبورە لە پێناو وڵات. چی دەڵێ؟ کاتە لە بنجۆم قسە دەکەی هیچ گوێم لێ نابێت. کوڕەکەم هەرچی لە توانامدا هەبوو کردم بۆ ئەوەی کاری گواستنەوەی سامانەکەم بۆ تۆ ئاسان کەم. بمبورە کاتێککە من دەڕۆم تۆ دەبیتە پادشای وڵات کوڕەکەم. ئۆی وا مەڵێ گەورم تکایە دووبارەی مەکەوە. هەموو نووسراوەکانم ئامادە کردووە تەنها مۆری پادشایی نەبێ تەنها ئەوە ماوە دەتوانی بیهێنی دەی خێراکە. من گەورم دامە تۆ بۆ ئەوەی لە شوێنێکی ئارام بشاریتەوە بەڵام یەکەم جار پێم بڵێ تۆ گردنم ئازاد دەکەی لە هەموو ئەو خراپانەی کە کردومە. بەڵێ گردنت ئازاد دەکەم باوکە بەڵێ بێگومان. سوپاس کوڕەکەم دەتوانی جارشتر پێم بڵێ تۆم خۆش دەوێ بۆ دوجار کوڕەکەم. بەڵێ من تۆم خۆش دەوێ زۆرش خۆشم دەوێت دڵنیابە کۆتایی پێوێت ئەمە ئاسایی نییە. بێگومان ئەو ئاسایی نییە نابێ وابیت. ها دۆزیمەوە با سلیپەری هاوڕێمان بنێرین تا بە دوای شازادە بگەڕێن لەبەر ئەوەی ئەوان زۆر خێران چی دەڵێ نەخێر هاوڕێم؟ بەیانیت باش کوڕە شیرەکە بەیەکەوە خواردنێکی خۆش دەخۆین دڵنیا بە هیچ گرفتێک نییە؟ بەر لە ناخواردن دەبێت دەموچاوم بشۆم. فەرموو چەند ئاوات پێویستە بەکار بێنە. ئێستا چیتە؟ بەم جۆرە شازادە جێدێڵی و خۆی ئەو ئامادە بکات؟ گەورم نازانم چی بەسەر هاتووە. ئەمە ڕۆڵی خۆی زۆر و باشی دەنوێنێ. دەی خاولێکم بدەرێ؟ چەند لەسەر خۆی چییە؟ گەورم ئێستا چی؟ دەتەوێت لە تەنیش خاوەنشکۆ دانیشی؟ لێم ببوورە گەورم تکا دەکەم نازانم چیمە دەڵێ هۆشم لەدەست داوە. ئەم جارت لێتم بووری بەڵام پێم بڵێ تۆ ناوت چیە؟ هاندن بە مایلیز بانگم بکە. شازادە تۆ لەکوێی؟ بچینە ئێرە کورە باشە پێدا مەگرە لێرەوە ناتوانین بچینەوە با بگەڕێنەوە بڵێن بەختمان نەبوو. هەشا کۆچی دوایی کرد سەربەرزی بۆ پادشا سەربەرزی بۆ پادشا سەربەرزی بۆ پادشا. ئەم جارە لەو کردەوەی نابەجێت دەبورم تۆ بەڵام ناتوانم بەبێ تۆ شتێ بکەم لەبەر ئەوەی پێویستم بە لێهاتی تۆ هەیە لە سوارکردن تۆڵی ئەوەشت لێ دەکەمەوە کە لە شار تووشی گرفتت کردە. ئێستا کە گوایە من کوڕی پادشام ئامادەی ناشتنی پیاوەکەم لە ڕاستیدا باوکم نییە بەڕاستی تاوانێکی گەورەیە. دایکە نان بێت. ئەو ژنەیە دایکت نییە و ئەو دوانش هەردووچیان خوشکردنین ئەوە چیتە؟ بەڵێ ڕاستە داوا لێبوردنەکەم بەڵام من دڵم لایەنە و بیریان دەکەم ئەو شانۆگەریە دەبێت کۆتایی بێت لەبەر ئەوەی دوای مردنی پاشا من دەبمە شا ئەوەش ئەستەمە پێویستە بە زووترین کات شازادە بدۆزینەوە. تۆ ڕاست دەکەی دەبێت سەکارە بکەین. خەونە خۆشەکەم ئێستا لێم بۆتە ترس و دڵڕاوکیەکی زۆر کابوس. تۆ لەکوێی خاوەنشکۆ؟ تۆ لەکوێی؟ ئەی شازادە ئەی شازادە ببوورە دەتوانم یارمەتیتان دام بە دوای شازادەدا دەگەڕێم؟ بەڵێ گەورم لە هیچ شوێنێک بینیتە؟
کوڕێکی پیسە؟ جوانە؟ بەڵێ. ڕەنجی پرسی خەنەیە؟ بەڵێ. جلەکانی کۆنن؟ بەڵێ. نەمبینیوە. بەڵام هاوڕێکەم بینیوێتی لەبەر ئەوەی ئەم بەیانێ بە عارەبانەیەک شاری جێهێشت و بۆ لای باکوور بەڕێکەوتن. هاوڕێیانی عەزیز، بۆ ئەم شەو دوو کەس و کۆمەڵگا ڕەسەنەکەمان بەشداری دەکەن. سۆڵکەرێکی زۆر بەتوانا و جزێکی لاتوو هەردووکیان لەسەر ڕایان کردووە، ئەویش بەڕێز جۆنکێتی و کوڕەکە. زۆر سپاسان دەکەم هاوڕێیان، زۆر خۆشحاڵم، زۆرم پێخۆشە لای کەسانی ڕسەنی وەکو ئێوە پێشوازی بکرێم. زۆر سپاس. من ئەو شانازیە ڕەت دەکەمەوە. من شازادەم فەرمانتان پێ دەدەم هەر ئێستا بمگەڕێنەوە کۆشک. ببورن هاوڕێیان، لەو کوڕە ببورن، ئەمە مێشک و خەیاڵی لە دنیایکی تر دەسوڕێ. ببورن. بەڕێزم، من لە تەواو مێشکی خۆمدا تۆ هاوڕێکارت ئەو کاتە پێدەکەنن کاتێک پاچای باوکم بەم هەواڵانە دەزانێ. نازانی کوڕە کە پاشان ئەمڕۆ کۆچی لای کرد وێ لێرە بوو. باوەڕ ناکەم باوکم من. ئەوەندە بەسە چیتان بەسەر هاتووە؟ مالی بارکۆتان بیر چۆتەوە کەوای دەزانی باڵێزی ئیسپانیا بوو؟ یان چاکە کێنزی پیر لەو کاتەی خۆی لێ بووە پاچای وڵات؟ هێستا ساوڕێن بە پلەی پاچایەتی ئەو کوڕە قبوڵکەی بابیکەنە پاچای خۆمان هەر بجی پاچا خۆم بۆ یەکەم پاچا کۆچی دوایی کرد سەربەرزی بۆ پاچکە. Long live the king, our sire on the throne. He's just about the greatest king we've ever known. Lift up your glass, your mug and demi-tasse to the king, to the king, to the king. Long live the king, the hero of us all. He's just about our favorite in the drinking hall. Lift up your wine, your tankard and your sign to the king, to the king, to the king. Raise your glasses high and drink them till they're dry. You know that's the only song we sing. And if you're gonna drink, it makes good sense, I think, to drink to the health of the king. So drink to the king, so generous and kind. He's just about the greatest king you'll ever find. Lend us an ear and lift your cup a cheer to the king, to the king, to the king. So drink to the king, so generous and kind. He's just about the greatest king you'll ever find. Lend us an ear and lift a cup of cheer to the king, 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 to the king. بلوم تایر اشتریم لما تو مزانی کەمە لە ڕێگای ڕاستدا دەڕۆین؟ بەم شێوێ ناڕۆین کە ئەسپەکە پێوتین تۆ بڵێ تەواو بێت تەواو بێت. نابێ هاوڕێ باشەکانت بە ئاگا بێنی شازادە. ئەوەم دەویست هەستەکەت بنوو دەکەم دەزانی بەڕاستی زۆر ماندوو بووم. وا هەست دەکەم ئێمە زۆر نزیک بووینەوە. بێگومان دەیدۆزینەوە وا هەز دەکەن دەیدۆزینەوە بێگومان چەند کات ماوە ئێستا کاتێتی ئەی خاوەن شکۆ دەبێ بچینە شوێنی مەبەست. نا ئێستا نا بەڵام دەبێ یەکەم جار خۆم بچۆم بەتوانم. تازە تۆ خۆش شوشت. بەڵێ
ئەمە ڕاستە بەڵام هەندێکم ماوە دەبێت زۆر خەمم بم نابێت بمە پاشاو بۆنێکی ناخۆشی وەک بۆنی ئاژەڵم لێوە بێت ئەیوانە؟ بێگومان جەنابی شازادە هەر ئێستا گەرمە و ئامادە بکرێ ئاوی گەرم بۆ ژووری شازادە بێنن ئاوی گەرم بۆ شازادە بێنن بەڵام خاوشکۆ دەبێت تۆزی خێرابیت ها شازادەکەم ئەی شازادەکەم کاتەکە زۆرم داهات توانیە؟ ئەگەر شازادە نەدۆزینەوە دەبێ بگەڕێنەوە ڕێگەی لە شازادە سەختەکە بگرین و نەهێڵێن ببێتە پادشا گەیشتێن گەڕانەوە؟ هێشتا کەسیان نەگەیشتون هێشتا کەسیان ناتۆتەوە قسێکی باشت گوت هاوڕێ ئێستا کاتی گاڵتەکردنیە ئەیکێلە وایە بەڵێ گەورم منت ویست تەواو بووی؟ بەڵێ مەبەستی هێشتا تەواو نەبوومە پێویستم بە ئاوی گەرمە هەر ئێستا بیهێنا ئاوی گەرم بۆ شازادە ئاوی گەرم بۆ ژووری شازادە بێنن ئاوی گەرم بۆ شازادە بێنن خاوشکۆ ئێستا دەبێ بڕۆن بۆ شوێنی مەبەست کاتدراییە بەڵام من ئێستا زۆر برسیمە گەورم تازە نان خواردووە بەڵێ تۆ دەزانی من لە قۆناغی گەشەکردندام دەبێ نان زۆر بخۆم ژەمە خۆراکێک بۆ ژووری پاشا خواردن بۆ ژووری پاشا بەڕاستی زۆر ماندوو بووم پێویستیمان بە پشودانەیە پێویستم بە هەندێک نووسن هەیە تۆز دەوێ بحەسێمەوە زۆر ماندوو بووم دەتوانی لە ڕێگادا بخەوی گەورم بیرم چوو پرچم شارە بکەم و ڕێکی بخەم بەڵام پرچ زۆر جوانە خاوشکۆ وا حەز دەکەم شتێک لە بم دەدانەکانم گیر بووە دەکری ئاوێنێکم بۆ بێنی ئاوێنە لە تەنیس کۆشکەکەیە یا دانەیەک بکرا هیچ شتێک لێرە نییە گەورم هاو ئەی خوایە من بێگومان ئەوە جێگەی من نییە هەنگی بە پاشاکردنی شازادە دەست پێ بکە چیتە شتێک بکە هەوڵم دا بەڵام نازانم چی بکەم دەی بگرنەوە دەی هەوڵێکی باش بوو سپاس بۆ ئەو کارات ئێستاش بارێ شوێنی ئاهەنگەکە دەست پێ بکە تۆ ئامادەی؟ بەڵێ ئامادەم خاوشکۆ داوای لێبوردن دەکەم تەنها ڕووداوێک بوو دەتوانین لە ئاهەنگەکەمان بەردەوام بین بێ ئەوەی کەس بێزارمان بکات خواستن ناتوانێت تازەکە لەسەر ئەودا بنێن لەبەر ئەوەی من شازادەم زوو قۆڵ بەستی بکەن نا وازی لێبێنن ئەو پادشای ڕاستەقینەی وڵاتە
خاوەشکۆ دیارە هێشتا نەگەڕایتەوە هۆش خۆت دەبێ ئەو سوالکەرە لە کۆڵمان بێتەوە. ناخێر ئەو شازادەیە و من دڵنیات دەکەمەوە چۆن ئەو کارت کرد لە نواندنی ڕۆڵی من بەردەوام بی بۆچی سنوورەکەت بۆم کارانتانەنا ها؟ دەتوانم ئەو بڵێم کە زۆر لە یەکتر دەچن. تەنیا لە یەکتر چۆن؟ تۆ نامناسیوە لۆرسان جۆن ها؟ دەبێ بەڵگەیەکم بۆ بێنی. چیت دەوێ پیاو؟ دەتەوێت پێناسی ژوورەکەی خۆمت بۆ بکەم کتێبخانە لە داری ئارگۆن دروست کراوە قەڵغانەکەشم نزیک دەرگاکە هەڵواسراوە؟ ئەو شتانە بە ئاسانی دەناسرێنەوە بەڵگەیەکی باشترم دەوێ. من دۆزیمەوە ئەو شتەی پاشا بەر لە کۆچکردنی داوای کرد چی بوو؟ بێگومان مۆری پاشایەتی بوو. دەتوانی ئەو مۆرەمان بۆ بهێنی ئەو کات دڵنیا دەبین کە تۆ ئەدواردی. بەڵام لێرە بوو من دڵنیام کە لێرە بوو. ئەی خاوەنشکۆ ئەو نەیتوانی مۆری پاشایەتی بدۆزێتەوە دەبێ. ئەوە هەوە ئەمە ئەو شتێکە هەمومان بە دوایدا دەگەڕاین. ئەوە چیرۆکەکە بوو مایلز بووە ڕاوێژکاری تایبەتی پاشا تۆمیش بووە سەرۆکی دادگا سەرپەرشتی دادگاییکردنی تاوانبارانی دەکرد بەم چەشنە چیرۆکەکە کۆتایی پێهات کۆتاییەکی خۆش چی دەڵێن ڕاتا چۆن بوو دەبێ ئەوە ڕوویدابێ لەوانەیە ڕوو بدات یان ڕوو نەدات گەر ڕێگەم بدەن کارێکی زۆرم هەیە دەبێت تەواوی کەم ئێوەش خەریکی کاری خۆتان بن هاوڕێ خۆشەویستەکان هیوای کاتێکی خۆشتان بۆ دەخوازم بەنیازی دیدار بەنیازی دیدار. He's gonna live the high life, he'll never be alone. He'll be a prince I know by the since his daddy was on the throne. Break out the fancy china, open the French champagne. We'll jump and sing when he's the king, so long may he reign. He's gonna live the low life, begging for daily bread. He'll live a proper life of a pauper, tired and underfed. No one can ever blame him, none of his status is. He's from a place he'll have to face, it just ain't the ribs. But who's to say that some fine day it couldn't turn around? The bottom becomes the top, and the top becomes the ground. Welcome to fame and fortune, wave to the lauding crowd. Don't play the fool, 'cause you're born to rule a kingdom to make you proud.